بشری حافی ذاتێک بوو ئەو ڕۆژەی کەوا تەوبەی کرد پێڵاو لە پێیان نەبوو. بشری حافی بوو بێتێک لە ئەولای کومەل، لە ئەولای کیبار، لە زانایەکی ڕەبانی، لە عالم و دانا و حەکیم و تەقی و نەقی. ئەم زاتە لە ئەوەوە بەردەوام سەرمەست و سەرگەرم بوو، لە جەوی خۆیان بوو، دائیمە ناو لەعبە ئەژیا، دائیمە ناو گومڕاییە بوو تا خوای تەبارەک وتەعالا بە بەرەکەتی ئەوەی کەوا ڕێزی لە کەلامی خوا کرد، ڕێزی حرمەتی لە فەرمایشی خوا کرد، فەرمایشی خوای نەخستە ژێر پێیەوە. خوای تەبارەک وتەعالا کردی بە سەبەبی هیدایەتی ئەو ڕۆژەی تۆبەی کرد و گەڕاوە وەک لە سیرا واریدە، لە سیرەی حەیاتی ساڵحین و پیاوچاکانە ئەفەرمێ ئەم زاتەکە ئەو ڕۆژە تۆبەی کرد پێڵاوی لە پێیان نەبوو، پێی خاویز بوو، پێی بەتی بوو، پێی ڕوت بوو. فەرمووی وەڵڵاهی مادەم لەم ڕۆژە ڕەحمەتی خوا هاتە گیانی منەوە، نەفەحاتی خوام بەرکە و خوا هیدایەتی دام تۆبەم کرد و گەڕاوە حەتا ئەو ڕۆژەی ئەمرم ناوێت پێڵاو لە پێکەوە، حەتا ئەو ڕۆژەی وەفاتی کرد پێڵاوی لە پێ نەکرد. تۆبەیەکی وای کرد، تۆبەیەکی صادقانە و ڕاستگۆیانی وای کرد، حەتا خوای ئیکرام و ڕێزێکی لێگرت ئینسان کە بەڕاستی تۆبە بکات لە دنیا و لە قیامەتە خوا ڕەحمەت ئەڕژێ لە سەریە. ئەم زاتە خوای تەبارەک حورمەتێکی لێگرت وەکو لە حەیات و ژیان و سیرەی ئاواریدا کە چەند کەسی ئەهلی تەجروبە باسییان کردووە لەو شەقام و ڕێگای کەوا ڕێگەی ماڵی ئەو کەوا ئێمەپیایە چوین بە وڵاخەوە بە حەیوانەکانمانەوە بە وڵاخە بەرزەوە وشترەوە تەجروبەمان کردبوو. ئەو ڕۆژێک ئێمە پێیا چوین ئەو شەقامە پاک بوو، پیسی حەیوانی تیا نەبوو، هیچی تیا نەبوو، بەس بۆ ئەوەی کەوا خوای تەبارەک ئەو کەسە پارێز و پێی پیس نەبێت. یەکێک لە عەڵامەکان ڕۆژێک لە ڕۆژان کە بەوێ ئەڕوا حەیوانەکەی وشترەکەی پیسێکا دەستەرجا دەکات لە پاشان دائبەسێ لە وڵاقەکەی و پیسەکەیکان بەسەری خۆیان خەڵکیەڵن بۆ واقعیتە ئەمە پیسە بۆچی ئاوا شینەکەیت و ناڕەحەتی؟ وتی چۆن شینەکەم؟ ئەمڕۆیەکێ لە ئەولای کومەل وەفاتی کرد. چۆن نەزانی؟ وتی ئەمە نیشانەی وەفاتی بشری حافیە، ئەوەتەی کەوا من هەموو ئێمە شاری بەغداد بەم کوچە و کۆڵانە ئەڕۆم وڵاتم پیسی نەکردووە، وشترەکەم پیسی نەکردووە، ئەمڕۆ کە پیسی کرد مانای وایە ئەمڕۆ ئەو پیا وەفاتی کردووە، خوا حورمەتێکی لەو پیاوە کردووە. ئەو حەیوانەی پاراستەوە پیسی کا لەسەر جادەکە و نەڕۆ بە پێی وزاتە. هەر پاش کەمێکی تر هەواڵ هاوتیان ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون بشری حافی وەفاتی کردووە. خۆشەویستان، یعنی ئینسان کە تۆبەی کرد ڕاستی کرد لەگەڵ خوای تەبارەک وتەعالا خوا ئاوا ڕەحمەت ئەڕژێنێ بەسەریە، خوا ڕێزی لێ ئەگرێت، تۆبەکەی لێ قبوڵەکە. با تۆبەکەمان تۆبەیەکی بشری حافی ئاسا بێ، تۆبەیەک نەبێ بەڕاستی شەیتان فریومان با و گاڵتەمان پێ بکات بۆ ئەوەی لە دنیا و لە قیامەتە